سڵاوتان لەبێ بەڕێزان و کاتتان باش. دووبارە پێتان دەگەینەوە لە پرۆژەی پوختەکردنەوەی کتێبەکان کە پرۆژەیەکی نوێی ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاریە کە هەر هەینی کتێبێک پوخت دەکەینەوە بۆ ئێوەی بەڕێز تاکو و سوودمەند بن لە ناوەرۆکی کتێبەکان و بیکەن بە بنەما بۆ ئەو ساڵەی کە تێیدا کارەکان ئەنجام دەدەن. پوختەی کتێبی ژمارە 7 کتێبێکی زۆر باشە کە بە شێوەی کتێبی دەنجی بە زمانی ئینگلیزی بەردەستە. ڕەنگە تا ئێستا وەرجێڕانی بۆ زمانی کوردی بۆ نەکرابێ، بەڵام ئێمە هەوڵ دەدەین لە ڕێگای پوختەکردنەوەی ئەو کتێبەوە چەند زانیاریی گرنگ دەربارەی ئەو کتێبە بۆ ئێوەی بەڕێز بە زمانی شیرینی کوردی بخەینە ڕوو. ناونیشانی کتێبەکە بە زمانی ئینگلیزی 10 Habits to Rewire Your Mind واتە 10 خوو کە دەتوانێت شێوازی بیرکردنەوەمان دابڕێژێتەوە. ئەم کتێبە باس لەو خوانە دەکا کە دەکرێت ئەتۆ وەکو بەرنامە بۆ ساڵی خۆت بۆ ساڵی نوێی خۆت دای بنەی تاکو ببێتە هۆی گۆڕانکاری لە شێوازی بیرکردنەوەت. جەخت لەوە دەکاتەوە کتێبەکە کە تۆ ئەو خوانەی ڕۆژانە بە شێوەیەکی بەردەوام بە جێگیری جێبەجێیان دەکەی، کاریگەریان زۆر زۆر زیاترە لەوەی کە تۆ گۆڕانکاریەکی لە پڕ و لە ناکاو بۆ ماوەیەکی کورت ئەنجام بدەیت. هەروەها لە کتێبەکەدا باسیش لەوە کراوە کە ئەو خوانەی کە ڕۆژانە جێبەجێی دەکەین بە ڕەفتار و بە ڕوتینی ژیانی خۆمان، کاریگەری زۆریان لەسەر مێشک و لەسەر شێوازی بیرکردنەوە و لەسەر ناسنامەی خۆش و کەسایەک خۆشمان هەیە. جەخت لەوە دەکاتەوە کە ئەو کتێبەی کە دە ڕێنوێنی یان دە خوو کە وامان لێ دەکات ژیانمان بگۆڕین دەکرێت ببێتە هۆی گۆڕانکاری سەرتاسەری ژیان. هەروەها دەکرێت خۆمان بە دوور بگرین یان دوورمان بخاتەوە لەو هەست و سۆزانەی کە توانامان لە ناو دەبا یان وامان لێ دەکات تەرکیزمان نەبێ یان وامان لێ دەکات تووشی شەکەتی و ماندووبوونی دەرونی زۆر ببین. لە خوارەوە هەوڵ دەدەین ئەو خوانە ئەو دەخۆی کە لەو کتێبەدا باس کراوە بە کورتی بۆ ئەوەی بەڕێز بخەینە ڕوو. سەرەتا خوی یەکەم کە زۆر گرنگە بۆ ئەوەی بمانێت شێوازی بیرکردنەوەمان بگۆڕین، دەبێ بەیانیان بە مەبەست دەست پێ بکەین، واتە نیازێکمان هەبێ مەبەستێکمان هەبێ بۆ ئەو ڕۆژە. ئەمە دەکرێت وەکو سیستەمێکی 5 هەنگاوی سەیری بکەین. سەرەتا هەناسەدانێک و دوایی سەرنجدان، پاشان کەمێک ئاو خواردنەوە و دوای ئەوە هەوڵ بدەی خۆ لێک ڕاکێشان یان وەکوەیە تۆ جەستەی خۆت بە ئاگابێنیەوە. پاشان یەک مەبەستی ڕوون یان ئامانجی ڕوون بۆ ئەو ڕۆژە دابنێ. اینجا بۆ ماوەی 20 خولەک دوای ئەوە هەوڵ بدە ئەو ئامانجی کە دادناوە تەرکیزت لەسەری بێ، بەردەوام بیری لێ بکەوە. اینجا هەندێک وەرزش و چالاکی بکە ئەگەر تەنانەت بۆ 1 خولەکیش بێ، واتە جەستە پێویستی بەوەیە کە بە ئاگا بێتەوە و لەگەڵ ئەو ئامانجەش ڕابێت. ئەوە خوی یەکەمە کە ئەگەر ڕۆژانە بیکەی دەبێت بە بەشێک لە کەسایەتی، دەبێت بە بەشێک لە ناسنامەی تۆ دەستپێکێکیشە بۆ گۆڕانکاری لە شێوازی بیرکردنەوەت. خوی دووەم زۆر گرنگە کە ئێمە زۆر جار کێشەمان توش دەبێ. خوی دووەم بریتێ لە پاراستنی تەرکیز، واتە ئەو پاراستنی تەرکیزە وەکو سەرمایە و سامانێکە بۆ ژیانی تۆ. ئەگەر ئەتۆ تەرکیزت نەبێ لەسەر ئەو ئامانجەی دادناوە بە دڵنیاییەوە ئەو کارانەی کە دەیکەی ڕەنگە وەکو پێویست بەرهەمی نەبێ. چەند استراتیژیتێک هەیە بۆ ئەوەی ئەتۆ تەرکیزت بەردەوام لەسەر ئامانج و لەسەر نیاز و لەسەر هۆکارەکان بێ. یەکەم
کوژاندنەوەی ئەو نۆتیفیکیشنانەی کە بۆت دێ لە مۆبایلە یان لە ئایپادە یان لە لاپتۆپە، ئەو نۆتیفیکیشنانەی کە بۆت دێ و پێت وایە پێویستن، ئەوانە هەندێکیان دەبێ بکوژێنیەوە بۆ ئەوی تەرکیزت نەڕوە. خاڵی دووەم دەبێ لەو لیستەی کە ڕۆژانە وەکو دەفتەرێک یان وەکو نۆتێک دەینووسی شوێنی فۆکەس واتە چوارگۆشەیەک بۆ تەرکیز دابنەی کە ڕۆژانە بێ. ئینجا پاککردنەوەی دەوروبەر و ئەو ژینگەی کە تێیدا یان کە تێیدا کار دەکەی لەو پچڕێنەرانەی کە دەبنە هۆی لابردنی تەرکیز و پەرتکردن. ئینجا دانانی بەرنمەیەکی ئەوتۆ بۆ خۆت لە ناو مۆبایلت ئایپادت یان شتێک کە بتانی بە یەک کلیک یان بە یەک دەست لێدان بگەیتەوە ئەو بەرنمەی کە هەتە و خۆڕاهێنان لەسەرەوەی ئەگەر تووشی چڕان و دابڕان بووی لەسەر ئەو ئامانجەی کە دادناوە چۆن دەتوانی بە زووترین کات بگەڕێەوە سەر بەرنمەکە. خوی سێم کە لەو کتێبەدا باز دەکرێ بریتە لەوەی کە تۆ لەناو ئەو بەرنمەیە کە دادناوە بۆ ڕۆژەکە یەک کاری زەحمەت ئەنجام بدەی ڕۆژانە. ئەو خووە وات لێ دەکا کە تۆ بەرگە بگری بەرامبەر ئەو ماندووبوون و ناخۆشیانەی کە ڕەنگە بێنە پێشت. بۆ نمونە ئەتۆ چ شتێک لەلات قورسە چ شتێک لەلات زەحمەتە ئەوە دەستنیشان دەکەی هەوڵ دەدەی ڕۆژانە بەلایەنی کەم کارێکی قورس و ینی وزە پێویست ئەنجام بدەی کە ئەمە وات لێ دەکا خۆت ئالنگاری بۆ خۆت دروست بکەی ڕۆژانە تاکو بەردەوام بی وەکو ڕاهێنانێکیشە بۆ خۆت وەکو ئامادەکاریەکیشە بۆ کاری دەیکەی. هەروەها تۆ وات لێ دەکا پێشینە بدەی بە بەردەوام بوون نەک تەنها ئەو کاتێک کە هاندەرت لەبەر بێ لەلابێ یان هاندانت هەبێ ئینجا بتوانی کارەکە بکەی. هەروەها وەکو پێوەرجشە بۆ بەرەو پێشچوونی خۆت بۆ پێوانەکردنی بەرەو پێشچوونی خۆت بەرەو ئامانجەکە. ڕەفتارێکی تر کە زۆر گرنگە ئەتۆ ڕۆژانە جێبەجێ بکەی هەوڵ بدەی بیکەیتە بەشێک لە کەسایەتی خۆت تەواوکردنی ئەو کارەی کە دەستی پێ دەکەی. ئەم خووە وات لێ دەکات تۆ متمانەت بە خۆت بێ تۆ بڕوات بە خۆت بێ تۆ پشت بە خۆشت ببەستی. ئەمەش دەکرێ بۆ هەر ئەرکێک کە دایدنێ ئەتۆ کاتی پێویست یان کاتی تەواوکردنەکەشی بە دوایین کاتی بۆ دابنەی بڵێ لەو کاتە دەبێ ئەوەم تەواو کردبێ. لێرە دەتوانێت بۆ خۆت پێی دەڵێن لیستی تەواوکردن لیستێک دابنەی لەو ڕۆژە بڵێ دەبێ ئەو سێ کارە تەواو بکەم نەک تەنها ئەو کارانەی کە ئەمڕۆ دەیکەی هەر هەمووی بەیەکەوە ژمارەیەکی زۆر بنووسی بەڵکو سێدانە چواردانە بنووسی ناوی لێ بنەی فینیش لیست واتە لیستی ئەو کارانەی کە دەبێ ئەمڕۆ تەواو بن. بەڕای ئێمە ئەوە خوێکی زۆر باش دەبێ. ئینجا دەکرێت ئەو ئەرکانەی کە دایدنەی ئەو هەنگاوانەی کە دەیگریتە بەر بیکەیتە چەند هەنگاوێکی بچووکتر چەند کردارێکی بچووکتر کە بتانی جێبەجێیان بکەی هەوڵ بدەی بە هیچ شێوەیەک دانوستان لەگەڵ خۆت و لەگەڵ ئەو پچڕێنەرانە نەکەی کە دێنە ڕێگات. بۆیە زۆر گرنگە ئەتۆ ئەگەر بتانی ئەو فینیش لیستە لە لای خۆتەوە دروست بکەی. کە دەڵێن فینیش لیست لێرە مەبەستەکە ڕەبتە یان پەیوەندی هەیە بەو بابەتێکە گوتمان ئەو کارێک کە دەستی پێ دەکەی تەواوی بکە. ئەوە جیاوازە لەوەی ئەتۆ لیستێکی ئەو کارانە دروستکەی بڵێ ئەمڕۆ ئەو کارانە دەکەم ڕەنگە پێڕانەگەی بەڵام لیستی تەواوکردن ئەوە بەڕای ئێمە سێ بنەمای سەرەکی هەیە بۆی بتانی کارە گرنگەکان تەواو بکەی. یەکەم ئەو کارانە هەڵبژێرە کە دەبێ ئەمڕۆ تەواوی بکەی. دووەم دوای ئەوەی کە دەستت پێکرد هەوڵ بدە بۆی زیاد مەکە. سێم هەوڵ بدە تا کۆتایی ڕۆژەکە بەلایەنی کەم ئەو سێ ئەندامەت یان ئەو سێ کارت کە دادناوە تەواوت کردبێ لەو لیستەی خۆت. خوێکی تری گرنگ کە
لەو کتێبەدا باز دەکرێت بریتە لە سەرفکردنی وزەی کەم بۆ بەرهەمهێنانی زیاتر، واتە ئەتۆ وزە و توانای هزری خۆت پاشەکەوت دەکەی، هەڵدەگری یان بەدەست دەهێنیەوە بۆی بتانی باشتر بەکاری بێنی بەرهەمی زیاترت هەبێ تاکو لە ڕۆژەکەدا ئەو ئەرکانەی کە دادناوە جێبەجێیان بکەین. دەکرێت ئەتۆ ئەو وزەیە کە بەکاری دێنی زۆر بێ، زۆر ماندوو بێ، بەڵام نەتیجەکە دیار نەبێ. هۆکارەکەشی ئەوەیە ئەتۆ زیاتر تەرکیزت لەسەر وزەکەیە نەک لەسەر بەرهەمەکە یان لەسەر ئەو پلانەی کە دادناوە. تۆ دەکرێت بەرنامەکەوا بۆ خۆت دابنەی کە بتانی ئەو بەرهەمانەی بەدەستی دێنی وەکو بلۆچی بچووک بچووک، وەکو پارچەی بچووک بچووک سەیریان بکەیت، بەڵام لە کۆتایی ڕۆژەکەدا دەبن بە دەستکەوتی گەورە. ئەویش لە ڕێگای کەمکردنەوەی ئەو ژاوەژاوەی دەوروبەرتە. ژاوەژاو مەبەستمان تەنها دەنجی فعلی نییە، بەڵکو ئەو پسڕێنەرانەی کە ڕەنگە لە شوێنی کار هەبن، لە شوێنی ژیانت هەبن، لەگەڵت لەناو ئۆتۆمبیلیان لەو شوێنانە هەبن کە تۆ کاری تێدا دەکەیت. خویەکی گرنگ کە لە کتێبەکەدا باز دەکرێت بریتە لە چاڵاکی ڕۆژانەی جەستەیی. بەڕێزان، پەیوەندیی زۆر پتە هەیە لە نێوان چاڵاکی جەستەیی، حرەکەی جەستەیی لەگەڵ باری هزری و باری مێشکی مرۆڤەکان. چونکە ئەگەرە تۆ هەر با بڵێن ڕابکشێ و پاڵ بکەوی و دابنیشی و هیچ حرەکەیەک نەکەی، مێشکیش بەشێکە لەو جەستەیە، وەکو پێویست ڕەنگە کار نەکا یان وەکو پێویست ئەکتیڤ نەبێ. بۆیە زۆر گرنگە ڕۆژانە چاڵاکی و جوولە هەبێ. دەکرێت سەرەتا ماوەیەکی کورت بێ، با بڵێن ئەگەر 5 خولەکی بێ، وەکو یاسایەک 5 خولەکی دانێ، اینجا دەکرێت جوولەکەت هەر لە ماڵی خۆشت بێ، لەو شوێنەی کار بێ، دەکرێت لە دەرەوە بێ، دەکرێت لە پارکێک بێ، دەکرێت لە هەر شوێنێک بێ. بەڕاستی اینجا دەکرێت هەندێک جوڵەی بچووک بچووکی لە کاتی کارکردنیش زیاد بکەیت، چونکە تۆ بەردەوام کە جەستت لە جوڵەدایە، ئەوە هێزێکە بۆ ماسوولکەکان، هێزێکە بۆ جەستە بەگشتی، لەناو جەستەش مشکت کە کار دەکا. واتە ناکرێتۆ بەتەمای ئەوە بی بەرهەمێکی زۆر باشی هزریت هەبێ، بەڵام لەلایەکیشتەوە زۆر خاو و خامۆش و سستبی لە ڕووی جەستەییشەوە. چونکە مشکی مرۆڤ، باری دەرونی مرۆڤ بەشێکە لە جەستەی، پەیوەندیی پتە و لە نێوان بایۆلۆجی جەستە و لە نێوان جوولە و لە نێوان دەروون و هزردا هەیە. خویەکی تری گرنگکە لەو کتێبەدا باسی دەکا بریتە لە نووسینی یاداشت، یاداشتێک کە بۆ خۆت دەینووسی بۆ ئەوەی باشتر لە خۆت بگەیت. بۆ ئەوەی باشتر لە خۆت بگەیت دەکری هەندێک شت بنووسی بۆ ئەوەی ڕوون بێ لەلات تۆ لەو کاتانەدا هەستت چۆنە، لەو کاتەدەنا باری دەرونیت چۆنە، لەو کاتانەدا وزە و ورەت چۆنە. دەکرێت ئەوەش بە چەند هەنگاوێکی بچووک دەست پێ بکەیت تاکو دەگەیتە ئەو ئامانجەی هەتا. سەرەتا دەکرێت لە سەرەتای ڕۆژەکەەوە دەست پێ بکەی هەستت چۆنە کاتێککە هەڵدەستی، اینجا لە دوای چەند سعاتێک، اینجا دواتر. بەو شێوەیە هەوڵ دەدەیت خۆت ڕاشکاوانە لەگەڵ خۆت بدوێی، بەڵام دەینووسی. بای کە سەیری دەکەیەوە، اینجا زیاتر لە خۆت تێدەگەی کە لەکوێدا تۆ وزەت زۆرە، لەکوێدا هەست و سۆزەکان لەگەڵ ئەو پەیامانە، لەگەڵ ئەو ئامانجانە یەک دەگرنەوە یان نا، و دەشکرێ پێداچوونەوە بکەی بە ماوەی 3 ڕۆژ جارێک، بە ماوەی هەفتانە، بەو یاداشتەی کە دەربارەی لایەنی دەرونی و لایەنی سۆزەکی خۆت دەینووسیت. چونکە ئەوانە هەمووی ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر کردەوە و لەسەر ڕەفتار و لەسەر کەسایەتیت. خویەکی تری گرنگ کە لەو کتێبەدا
باس دەکا بیکە خوی خۆت کە ڕۆژانە بەلایەنی کەم شتێکی نوێ فێربی، با زۆر گەورە نەبێ، با زۆر پێشکەوتوش نەبێ، بەڵام بەلایەنی کەم هەوڵ بدە شتێکی بەسوود لەو ڕۆژەدا فێربی. ئەمە وات لێ دەکا کە تۆ شێوازی بیرکردنەوەی گەشە سەندن لە لاتدا گەڵاڵە بێ و پەرەی پێ بدرێ، هەروەها تێڕوانینت دەگۆڕێ بۆ شتەکان. دەکرێت تۆ لەسەر خاڵێکی بەسوود جەخت بکەیەوە بڵێ ئەمڕۆ ئەو کارە دەکەم، کارێک نەبێت کە پێویستی بە سێمان بێ، ڕۆژانە شتێکی بچوو نوێ فێربی زۆر زۆر باشە. هەوڵ بدەیت ڕۆژانەش تۆماری بکەی ئەمڕۆ ئەوە دەکەم، ئەمڕۆ ئەوە فێر دەبم. دەکرێت وەکو سیستەمێکی بچووک سەیری بکەی ئەو شتێک کە فێریشی بووی یەکسەر یان ڕۆژی دواتر جێبەجێ بکەیت. بۆ نمونە ئەگەر کتێبێک لەو کتێبانەی کە دەیخوێنیتەوە، بۆ نمونە ئەو ڕەفتارانەی کە ئێستا باسی دەکەین ئەو خوانەی هەیە، هەوڵ بدەیت یەک لەوانە فێربی، یەک لەوانە جێبەجێ بکەیت تاکو بزانی ئەنجامەکەی چۆن دەبێت، تام و چێژەکەی چۆنە، سوودەکەی لەکوێدایە. کاتێک کە ئەوەت کرد ئەوە دەبێتە خویەکی ڕۆژانە و ناتوانی وازی لێبینی و بە شێوەیەکی خۆکارانە و ئۆتۆماتیکیانەش کار دەکاتە سەر شێوازی بیرکردنەوە. لەلایەکی تریشەوە خویەکی تری گرنگ کە لەو کتێبەدا باز دەکرێت بۆ دووبارە داڕشتنەوەی شێوازی بیرکردنەوەمان بریتە لە ناسین و لابردنی ئەو چەمک و کردەوە و خوو ڕەفتارانەی کە دەبنە هۆی وشککردن و لابردن و دزینی وزە و ورەمان. ئەمە وا دەکا ئەتۆ ڕێز لە خۆت و لە توانەکانت بگری، هەروەها واش دەکا لە ئاسوودەییدا بژی، چونکە ئەتۆ دەبێ سەرەتا بزانی ئەتۆ کاتت بەچی دەڕوە، تەرکیزت بەچی دەڕوە، جۆهدت بەچی دەڕوە. هەوڵ بدەیت لە ڕۆژێکدا چەند دانەیەک لەوانە کەم بکەیتەوە، ڕۆژێ یەک دانە، دوو دانە، سێ دانە وەکو لیستێک. اینجا دەکرێت سنوور دابنەی بۆ ئەو ئەرکانەی کە دەبنە هۆی بە فیرۆدانی کاتت، دەبنە هۆی بە فیرۆدانی وزە و لابردن و یان پەرچکردنی سەرنجت. اینجا دەبێ لەگەڵ خۆت لێرەدا تۆزێک تونبی، تۆزێک وەکو دەڵێ ڕێککارانە کار بکەیت کە دەبێ هەندێک کات بۆ خۆت دابنەی کە هیچ شوێنی ئەو پەرتکەری سەرنج و لابەری وزە و دزینی توانای جەستەیی تۆ جێگەی نەبێتەوە. بڵێ بۆ نمونە لە کاتژمێر ئەوەندە بۆ ئەوەندە من بە هیچ شێوەیەک مۆبایل بەکارنانم، چونکە تەرکیز دەکەم لەسەر ئەو کارێک کە دامناوە. بەو شێوەیە دەکرێت ئەو ئەرکانەی کە دەیکەی ببن بە خوی ڕۆژانە کە لە کۆتایی ڕۆژ و لە کۆتایی هەفتە و مانگ و ساڵاندا دەبێتە هۆی شێوازی بیرکردنەوە و دەبێتە ناسنامەی تۆ. خاڵێکی تری گرنگ و کۆتایی کە لەو کتێبەدا باز دەکا وەکو خوی دەیەم ئەوەیە تۆ بە جێگیری کار بکەیت، نەک بڵێ ئیلا دەبێ بە تەواوی کار بکەم. واتە دەڵێ build consistency not perfection. perfection واتە کەمال. کەمال ئەوە تەنها بۆ خوایە، هیچ شتێک 100% تەواو نییە، هیچ شتێک بۆ کەم و کوور نییە، بەڵام گرنگە ئەتۆ بە بەردەوامی کارەکە بکەیت. ئەو خووە زۆر تەرکیز لەوە دەکاتەوە کە ئەگەر کارێک بە جێگیری ئەنجام بدەیت دەتوانی هەموو شتێک بەدەست بهێنی. ئەوە دەکرێت تۆ بیر لەوە بکەیەوە ئەو یاسایە داننێ بڵێ یان هەمووی دەکەم یان هیچی ناکەم. زۆر جارێمە تووشی ئەو هەڵەیە دەبین. نەخێر، دەکرێت ئەتۆ لەگەڵ خۆت ئەو قسەیە بکەی بڵێ یان بەشێکی دەکەم یان هەمووی دەکەم. ئەوە ئاسانە، نەک ئەتۆ هیچ نەکەی و بڵێ لەبەرەوەی ئەمڕۆ پێم نەکرا بەیانی دەست پێ دەکەم، لەبەرەوەی بەیانی پێم نەکرا دوو بەیانی دەست پێ دەکەم. بەڵکو دەکرێت لە ماوەی 2 ڕۆژدا هەوڵ بدەیت سەبرە کارەکانت زیاتر بێت. تۆ دەکرێت ئەگەرە تۆ بەرنامەت داناوە ڕاضەکەت 10 خولەک بێ، نیو سەعات بێ، 40 دقە بێ کردوتە، بەڵام ئەوڕۆ دیتت پێت ناکرێ هەمووی بکەیت، واز لە هەمووی مەهێنە. ئەگەر 10 دقەشی بکەی باشترە لەوەی هەر هیچی نەکەی. زۆر گرنگە ئەتۆ ئەو پابەندبوونە لەسرە خۆت دروست بکەیت کە دەڵێ
وەرزش دەکەم کە دەڵێ جوولە دەکەم بیکە ئەگەر بە تەواویش نەبوو نەک تەنها وازی لێبینی بڵێ وەڵا ئەوڕۆ پێم ناکرێ بە چل خولەک کاتم نییە تەنها دەدەقەمەیە بە دەدەقەشیز ناوی نەخێر دەبێ چونکە ئەوە پێی دەڵێن کۆنسیستنسی واتە ئیدامەدان یان جێگیری یان تەبات لە کارکردندا کە زۆر زۆر گرنگە بیکە یاسا لە لای خۆت یاسایەک بۆ خۆت دانێ کە پێی بڵێ نێڤەر زیرۆ واتە هەرگیز هیچکردن نەبێ لە لای تۆ ئەمە وەکو یاسایەک دابنێ بۆ ئەوەی کە تۆ کارەکانت بە شێوەیەکی جێگیر ئەنجام بدەیەوە ئەمە پێمان وایە لەو کتێبەدا مەبەستی ئەوەیە کە تۆ ئەگەر کەمیش بکەی بەشێکی بچووک باشترە لەوەی کە هیچ نەکرێ یان بە کاملی ئەو ڕۆژە لە دەستت بڕوە بۆیە زۆر گرنگە ئەو یاسایی کە دەڵێ یان هەموو یان هیچیان بگۆڕین بڵێن یان هەموو یان هەندێکی هەمووەکە بێتە پێشەوە بەڕای ئێمە شتێکی زۆر باش دەبێت لەو کتێبەدا ئەو داخوە دانراوە کە ئەگەر هاتوو ڕۆژانە جێبەجێیان بکەین مەرجیش نییە هەمویان بەیەکەوە دەست پێ بکەین دەکرێت چەند خویەک لەوانە هەڵبژێری ئەوەی لەگەڵ ژیانی تۆ دەگونجێ ئەوەی لەگەڵ کاری تۆ دەگونجێ ئەوەی لەگەڵ کاتی تۆ دەگونجێ هەوڵ بدەیت جێبەجێیان بکەی و هەوڵ بدەیت بەدواداچون بۆیان بکەی بزانی تا چەند دەبێتە هۆی زیاتر ئەرێنی بوونی شێوازی بیرکردنەوە و زیاتر بەرهەمدار بوونی کاتەکەی کە هەتە دووبارە سپاسان دەکەین بۆ جێگرتنتان کاتێکی خۆش لە کتێبەکانی داهاتوو لەگەڵمان بن کتێبی زۆر باشمان ئامادە کردووە ئەوەش کتێبی ژمارە 7 بوو لە پوختەکردنەوەی کتێب لە پرۆژەی ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری ئەو کتێبە وەکو کتێبی دەنجی بە زمانی ئینگلیزی بەردەستە لە کۆمنت دایدەنێن ئێوەی بەڕێزیش دەتوانن کۆمنتی خۆتان بنووسن یان هەر تێبینیەک هەبێ بۆمان بنێرن تا هەینیەکی تر خواتان لەگەڵ شەوتان شاد و کاتێکی خۆش